ڕقابەش دروست نەبێکە گاسەوە نێڵن ئەو کەسە دەرکێ بەس هاوکاریشی نەکەن تۆ تەسەوور کە هەیە زۆر دەنگی ناخۆشە زۆر جار هەبوو ئەو کەسە لایەنێکەوە لەلایەن حکوومەتەوە لایەن دامێکی زۆر باشیەکرێت تێ ناگەم بۆچی لەوانەیە بۆ کەسێکی زۆر شایستەی نەکەن لەوانەیە بۆ ئەو کەسی بکەن لەبەری دەستێکی لە پشتەوە بێ لەوانەیە کەسێک هاوکاریەکە تو من تەمەنایەوە کەم ڕێگری نەکەن بەڵام پاڵپشتیشی نەکەن ئێستا هینە ناو ئەو کۆمەڵەی هونەرمەندانی میلی کوردستان لێش و داخلی ئەو قسانەژە بیر کە تۆزە لەمە پێش لە سەرمان کرد ئومێدەوارم ئەو شتانەی کە باسمان کرد وەکو ڕقابە وەکو لیجان وەکو هەر شتێک تۆ لە ناو ڕێکخراوەکەی خۆ دروستیکەی کاک جەزا پیرۆزبای لێ یەکەم ئەوەندەی ئاگادار بم بە هیوان کۆمەڵەی هونەرمەندانی میلی کوردستان دابمەزرێنن ئەو کۆمەڵەیە بەڕێزت بی بە سەرپەرشتیار بە سەرۆک بە بەڕێوەبەر بە هەر شتێک ئومێدەوارم ئەو خزمەتەی کە پێشووتر کردوتە دڵنیام لەوەی کە هەوڵی زیاتری تیابەی قسوور ناکەی چکە تۆ مجاملە ناکەم بینەرانی خۆشەویست دڵنیاتانەکەم لەوەی کە ئەو هونەرمەندەیەتە ئەم ستۆدیۆی من لێرە دانیشێت چاوپێکوتنێکی لەگەڵ سازەکەین بە هیچ شێوەیەک من مجاملەی ناکەم بەقەر ئەوەی کە خۆی خزمەتی کردووە من مجاملەیەکەم کاکجزاژێکە لەوانەیە کە من مجاملە نام کاکزا هیوادارم ئەو کۆمەڵێ بێتە مای ئەوەی کە تۆ زۆرترین خزمەت بکەی بە هونەری میلی ئەو هونەرە ڕەسەنەی کە ناسنامەی ئەم وڵاتەیە کە پێناسی ئەم نیشتیمانە جوانەیە ئێمەتر لەسەری دادن لە سەریشمان ضرورە بە تایبەتی تۆ کە ئەبیتە بەڕێوەبەریان ئەبیتە سەرۆکی ئەو شوێنە ئەبێ پارێزگای لەو شتە بکەین کاکەزا بێژگەر لەوەی کە پێم خۆشە تۆ تەفاسیلێکی یا ڕوونکردنەوەیکی تەواو لەسەر ئەو کۆمەڵەیە بەی خاڵێککە ئەوەیە مەبەستم ئاوات و مەهامی دروستکردنی کۆمەڵەی هونەرمەندانی میلی کوردستان چییە؟ لە ڕاستیەکە گاسوجیان ئەو بیرۆکەیە نەک بۆ ئێستا بۆ ساڵی 92 گەڕێتەوە لە ساڵی 92 ئەوە بوو مانگرتنە گەورەکە ڕوویە لە 12 بۆ پشتیوانی گواستنەوەی خەتی 36 بۆ 34 بشتێکی وا بوو من لەو کاتە سێ چوادەورەکەی خۆم کرد زۆر پێشنیارم بۆ هەموو هونەرمەندان کرد کەس ناوبەت نامانەوە داوام لە گروپی میلیەکان کرد ئەو کاتەکەم لیان نزیم سیر یعنی ئەو پشتیوانی هونەرمەندە میلیەکان کە بە بەڵگەوە لامان ناتوانین لە بەرنامەیە هەندێکشی پیشانی جەماوەڕە خۆشەویستەکەی بین گەورەترین کۆبوونەوەی ئەو کاتە هونەرمەندە میلیەکان بوو لە دەورمان یعنی ئەوە زۆر مای خۆشحاڵی بوو لە دوا بەدوایەوە لە ساڵی تقریبا 99 بوو کە هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان مامۆستا محەممەدی ماملێ کۆچی دوایی کرد لەم شارەیە لەم وڵاتی ئێمە لە هەموو کوردستانە هونەرمەندە میلیەکان من کە پرسێک هەنە سەر ئەرچی خۆیان بۆ دانا کە پرسێکی زۆر شایستە و زۆر گەورە بوو بۆ ماوەی 2 ڕۆژ لە مزگەوتی سەلیمە بوو هەموو بەرپرسەکان و ئەو بەرپرسە گەورانی کە مختص بوون بۆ بواری هونەرەوە ئەوان بۆیاندان نەبوویەوە بۆماندانە بوو ئەوە بۆ ئەمە بیرۆکەیمان لا دروست بکەم هونەرمەندە میلیانە کاری جوانیشیان پێ ئەکرێت زۆر کەسی شێوێنتیایە ئەمە بێجگەلەوەی کە لە چەندین یادوبوونە نیشتیمانیەکانە هەر لە دوای ڕاپەڕینەوە هونەرمەندە میلیەکان هەمیشە لە هەموو یادی ڕاپەڕینەکان و نەورۆز و بۆ نەتەوایەتەکانە دایمە ئامادەبوونێکی زۆر ئەکتیڤیان هەبووە هەموو شانزەی سەیەک ئێمە نەریتی هونەرمەندە میلیەکان ئەو نەریتەمان داهێناوە کە لە بەدێکی سەرە هەموو شانزەی سەیەک هەتا ئەم ساڵش کە بە بەڵگەوە لامانە هەموو یەکەم شانزەی سێش بێجگە لە هەموو ساڵێک کە یەکەم ساڵی ڕاپەڕین بوو شانزەی سێ لە بەدێکی سەرە خەڵک ئەو شتەی نەبینی بوو ئێمە بۆ قومۆسخای ئەسکەریەوە هونەرمەندە میلیەکان سیارەمان ڕاگرت بۆ ماوەی تقریبا 3 خولەک و ئیتر ئەوە بوو بە باوەوە بینی تا ئێستا پەیڕێیەکەین ئەم شتانەوەی لێکردین بیر لەوە بکەینەوە ڕێکخراوێک بۆ هونەرمەندە میلیەکان دروست بکەین بە ناوی لیژنەی لە سەرەتا هونەرمەندە میلیەکان کە سەر بە ڕێکخراوی هونەرمەندانی کوردستان بوو بەس باوەڕە هەبێ ئەوەنە ناحەزمان هەیە بەرامبەری هونەرمەندە میلیەکان جارە و ڕێکخراوەیەمان هەڵەشاندووە بەس خۆشبەختانە لەم دوایانەوە زۆر لێرەوە سپاس و پێزانی خۆمان ڕاستی کاک بەرزانی ئەحمەد کوردە بکەم لێپرسای مەڵبەندی ڕاستی سلێمانی کە بەڕاستی کەسێکی زۆر دڵسۆزە بۆ هونەرمەندە میلیەکان بۆ ئەڵم هونەرمەندە میلیەکان هەڵم بۆ سەرجەم هونەرمەندانیش پشتگیریەکی تەواوی کردین ڕێکخراوێکی بۆ دروستکردین زۆر هاوکاری کردین لە دوای ئەوەیە هەرچەند ئەو ڕێکخراوە ئەو شوێنە مەڵبەندێکی حیزبیە بەس ئەو پیاوە زۆر پشتیوانی کردین خۆشبەختانە بیرمان لەو کردەوە کە ڕێکخراو بکەین بە ڕێکخراوێکی حکومی و ڕسمی بۆ مەبەستەش بە ڕێز مەلا بەختیار و ڕێکخراوی دیموکراتیەکان لەگەڵمانە کۆبەوە
بەڵێنەوەی پێیان کە ئەو کۆمەڵەیەمان بۆ دروستکە لە هەموو کوردستانە کۆمەڵێکی کوردستانی وتی من پێم خۆش نییە بەزەستێمانە سنوورەکە ئەی هەموو هونەرمەندەمیلێکە لە هەموو شار و شارۆچکەکان و لە هەموو شارەکانی کوردستانە هەیە ئەوە بوو ئەو بیرۆکەیمان لا دروست بوو بەم نزیکانە ئینشاڵڵا ئیعلانی کۆمەڵەکەمانە کرێت و سەرجەم هونەرمەندەمیلەکانی هەموو کوردستان بە هەموو شار و شارۆچکەکانەوە لەو کۆمەڵایە کۆکەینەوە هەوڵە دێن زۆرترین خزمەت بە هەموو خەڵکی کوردستان بکەین لە ڕێگەی هونەرمەندانەوە بە هەمان شێوە زۆرترین خزمەتیش بە هونەرمەندەمیلەکان بکەین جارێکتر نێڵی مافەکانیان زەوت بکرێ چیمان بۆ بکرێت لە پێناوی خزمەتکردنی هونەری میلی کوردیا بکەین. دەستەی ئیدارەی ئەو کۆمەڵەیە لە چێ پێگاتوکات لە ئێستا ئەنجومەنێکی باڵامان دروستکەوە لە هونەرمەندی زۆر گەورەی میلەتەکەمان کاک سەڵاح مەجید هەروە خۆمیتیام کاک میدیا حسێن لەگەڵ یەک دوو گەنجی ئەکادیمیشی دیایە کاک هەردی علی عزیزکەوە کە ئازب کەمانچێکی زۆر بەتوانەیە لەگەڵ کۆمەڵێ هونەرمەندی تریشکە لە دەستەی سلێمانیان کاک زاید جەلال و ئەگەر هەندێک ناوم ئێستا لەوان لە خەیاڵ نەبێت کۆمەڵە گۆرانیێژی شارەکەمان لەو گۆرانیێژە بەتوانێنە بە هیوان ئەو کۆمەڵەیە بکەن بە موسسەیەک بکەن بە دەستگایەک بۆ زیندووکردنەوەی هونەری میلی کوردی بەدڵنیایمە هەموو خەمەکەمان بۆ ئەوەیە هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە توانی هونەری میلی کۆمەڵە بەشمان تیا کردێتەوە بەشی ڕۆشنبیری کە سەرەتا هەوڵیەوەین هونەرمەندەکانی خۆمان ڕۆشنبیر بکەین دەوراتیان بۆ بکەینەوە فێری مەقامات و فێری مۆسیقا و فێری کۆمەڵێ ڕۆشنبیری هونەریان بکەین دوا بە دوای ئەوەش هەوڵبین وەکو مواسەیەک ئستۆدیۆک ناو کۆمەڵەکەمانە بکەینەوە بۆ تۆمارکردنی بەرهەمی و هونەرمەندانی کە تا ئێستا کە زامادەنی هیچ گۆرانیشیان بۆ تۆمار بکەن لەسەر ئەرچی خۆشیان بەڕاستی زۆریان هیچ ئەنی ئەوەنەیان کردووە کە ناتوانیت بەڕاستی بەردەوام بن. کاکەزا لەسەر بودجە و میزانی ئەو کۆمەڵەیە ئەگەر دروست بێت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە وەزارەتی ڕۆشنبیری بەڵێنی تەواوێنێتێ بۆ هەموو هاوکاریەک بەڵام زیاتر کە ئێستا زۆر ئەوەی کە پشتیوانیمانەکە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و هەواڵی بەڕاست کاک مەلا بەختیار و وەکو باسم کرد کاک بەرزانی ئەحمەد کوردەیە کەوانە زۆر پشتیوانی من کەمە لێرەوە پێویستەکە کە سوپاسیان بکەم کە بەڕاستی زۆر پشتی هونەرمەندەمیلەکانیان گرتووە زۆر هاوکاریان کردوون. وڵی ئێمەش بەناوی پرۆگرامی ماندوونەبوون کە پرۆگرامێکی هەموو ئەو ماندوونە ناسانەیە کە ساڵانێکی زۆر لە بواری هونەری مۆسیقا و گۆرانی سینەما و شان و دراما و ئەدەب و ئەوانە کارەکەن هەر کەسێک هاوکاری کۆمەڵەیەکی واکات کە ئەو هونەرمەندە دێری نەماندوونە ناسانە خزمەت بە کللتورەکەن کە ناسنامەی ئەم وڵاتەوە هی ئێمەیە هەر کەسێک پێشنیار بۆ هەست کەسێکە بەن هەنا بۆ وەر کەسێک بن هاوکاریان قوبوڵەکەن ئێمە زۆر سوپاسەکەین بە ناوی پرۆگرامی ماندوونە بن. کاکە زاجان وەلەو قسەم زۆر ماوە قسە بکردن لەسەر ئەوە من ئەوەندەی خۆشەویستیم بۆ بەڕێستان هەیە وەک هونەرمەندێک و وەک ئەزیزێک وەکو هاوڕێیەکی خۆم هیچ شتێکم نەماوە ئەگەر تۆ پێشنیارێک یا هەر شتێکت هەیە بۆ هونەرمەندە میلیەکان بۆ جەنابتان بۆ هەر شوێنێک کە بتەوێت دامی ئەو کۆمەڵێ بکە کە کۆکردنەوە و خزمەتکردنی هونەری میلی کوردیە بفەرموو. وەڵی من تەنیا ئەوم هەیە یەک ئاواتم هەیە کە ئەم جارەش ئەم کۆمەڵێمان لە ناو نەبرێت وەکو هەوڵەکانی ترمان ئەوانی کە ناحەزم بەرامبەری هونەرمەندانی میلی کوردی هیوادارم بە سنگێکی فراوانەوە وەرگرن ئێمە هیچ مەبەستێکمان نییە تەنها خزمەتی نەتەوەکەمان نەبێت و خزمەتی هونەری ڕەسەن و کولتوری میلەتەکەمان نەبێت و لە کۆتایش ئەمێ سوپاسی بەڕێزش بکەم خۆشە پێویستە بە بەرنامەیەکی کەسێک جەناب بەسەر بکاتەوە منەوە دێ ئاگادار بم تۆ لە هەمومان ماندووتری هەم لەم بەرنامانەیە کە ئێستای بینین و ئەوەندەی کە من ئاگادارم کە چەند ساڵێکە جەنابشێ چەند خزمەت بەکەم ئەندامان و چەند بەو گروپانەوە بە گروپیشان و خاوەنی چەندین خەڵاتی ڕێزێنانی هیوادارم خۆشە لە بەرنامەکە ڕێزی تایبەتی لێ بنرێن نەکار ماندوو نەبوون تۆ بۆ خۆت جوانی کاکە جزاگیان سپاسی شعور دەکەم جاریش کرد سپاس بۆەوەی کە میوانداریت قبول کرد هیوای سەرکەوتنەوەی بۆ خوازم ئومێدەوارم بەس ئەوم بیر نەچێت سپاسی کەناڵی جەماوە بکەم کە زۆر خزمەتی بە هونەری میلی کردووە بە سەرجەم حیزبی سۆشیالیستی تێکۆشەرش بەڕاستی شخصی یەکەمی ئەم حیزبە کاکە حەمە من ئەم تێبینیە بەم زۆر لێ بدەنگم کاتی بەرنامەکەتەوە جارێک لە جاران لەگەڵەوە هونەرمەند کەریم خەمزایە کە جەنابەت باسیەکەی سەدانی بەڕێز کاکە حەمەمان کردەوە بۆ شێوێ لە ئیخبارە لە هەواڵەکانە پیشانیەکە بەڕێز محەممەدی حاجی محمود پێشوازی لە هونەرمەندی میلی گەورەینەتەوەکەمان کاکەری خەمزەی کرد شەیە باوەڕکە گریانم هات کەسی تر بزانم چکەمە یەکەم بەرپرس بووە کە
بەو شێوەیە تەقدیر لە هونەرمەند بگرێت. بەڕاستی من لێرە سپاسی بەڕاست کاک محەممەد حاجی مەحموود، کە عەبدوڵای حاجی مەحموود سەرجەم برادرانی ڕاگەیاندن و بەڕێوەری تەلەڤیزیۆنی جەماوەر کە ئەو دەرفەتانیان ڕەسان و بۆ هونەرمەندە میلیەکان لە ڕێگەی بەڕێستەوە سوپاسیانێت. منی سپاس دەکەم بینەرانی خۆشەویست، خۆشەویستیم قبول بکەن تا پرۆگرامێککە و ماندوون ناسیچ کە لەو پرۆگرامی ماندوو نەبن بێتان شادەبینەوە بە هیوای هەموو کاتێکی شاد بووەوە و خواتان لەگەڵ.